بیرمە کاک سەلام ئالێرە دانیشت بووین باسی هێزی سەربازی ئەڵمانیامان دەکرد وتت یعنی نەدورە ئەتە دوور نییە و ڕێشی تێدەچێت کە کۆمپانیاکانی دروستکردنی سیارە دەست بکەن بە دروستکردنی ئالێتی سەربازی و تێکەڵی بابەتی سەربازی ببن ئەوە تا ئێستا مەسەڵەن باس لەوە دەکرێت کە ئیسرائیل لەگەڵ کۆمپانیای ڤۆلکسواگن ڕێکەوتن دەکات لەوەی کە ئیتر لە قوبەی حەدیدی گومەزی ئاسنی ئیسرائیل دائیش بکات ئەم کۆمپانیایە ئەمە چییە ینی بۆمان ڕوونکەرەوە ئەم کۆمپانیا گەورەی سیارە ڤۆلکسواگن لە ئەڵمانیا بێت لە بابەتی سەربازی و بۆ ئیسرائیل لە گومەزی ئاسنیش بکات سێمە بڕینە با بڕینە سەر قوبەی حەدیدی پێشەوەی بچینە سەر فۆکسواگن بۆ فۆکسواگن لەگەڵ قوبەی حەدیدیە ئەکەوێتە چەک دروستکردن لارێ قوبە حەدیدیە کە بڵین هەموو شمانە زانینەوە بە پارەی عێراق دروستکرا کاتێ سەدام حوسێن سینۆ موشەکی نابێ ئیسرائیلەوە زەرەرەکانی ئەم پارەی کە عێراق دایەوە بە ئیسرائیل لە جیاتی زەرەر ئەوەیان دروست کرد. قوبە حەدیدیە ئیسرائیل لە میدیاکانی و لە جیهانەوە باسیە کرد کە هیچ هێزیەکی بەرگری ئاسمان لە توانای قوبە حەدیدیە نییە. قوبە حەدیدیە جۆری موشەکەکانی زۆرە وەکو باسمان کردووە ینی موشەکیە لە بۆشیایی ئاسمان موشەکی بالستی ئەگرێتەوە لێداتن. بەڵام لەم چەند ڕۆژەیە کاتێ لە دەیمونەیدا ئێران موشکێکی بۆ دەیمونە تێگرت. تەوانە موشەکە بۆ ئاگاداریت کە باس ناکرا لە شوێنی ئاوی قورسیدا. ئاوی قورس ئەلمیە ثەقیلە ئەمە ئاوە بۆ ساردکردنەوەی ئۆتۆمی بەکاردێتن چونکە ئەمە بڵین کوڵاندنی لە سەروی سەتە بەستینیشی لە سفر نییە نانەخێت لە سەروی سفرەوە ئەی بەستێتن بەکاردێتن بۆی فەشەلی هێنا. موشکی یەکەمی ئێران کێشای بەدەیمونەیە نەیتوانی قوبە حەدیدیە بیگرێتەوە. لێرە چیان کردوتیان هەڵی ئەفسەرەکانە یان کەم تەرخەمی سەربازەکانی کە ئیشەکەن لە سەری تەحقیقی لێکرێتەوە لە لێکۆڵینەوەی لێکرێتەوە چۆن لای دەیمونە لە تانتوانی بیگرنەوە کە دەیمونە دەوروبەری بەهێزترین بەرگری ئاسمان ئەوێ ئەپارێزێتن. بەڵام دوای 3 سەعات موشەکەتری ئێران هەمیسان لەوەی دایەوە بەبێەوەی بتوانن بیگرنەوە. لێرە بڵین فەشەلی هێنا بەنسبەتی کۆمپانیای فۆکسواگنەوە بۆ لەگەڵ قوبە حەدیدیە بەشدارە بێ ئێمە باسمان کردوتمان کە ئەبنە چەک. لە ساڵی 25 پاریانی بڵین کۆمپانیای فۆکسواگن ئەگەر لە پاسات بێ لە گۆڵف بێتن لە جیتا لە هەموو جۆرەکانی لە 144 مەبیعاتی دابەزیوە شکاوەتەوە لە 12.4 میلیارد یۆرۆ ببوورە دۆلار نا ینی 12.4 میلیارد یۆرۆ دابەزی بۆ 6.9 میلیارد. ئەمە بۆ ئای لێ هاتەم کۆمپانیا تەمان هەر فۆکسواگن نیە ئەم زەرەری کردووە ئەگەر بیتە مارسیدس بێ BM بێتن بیژۆی فەڕەنسی بێ هەمووی چونکە ترامپ کە ڕسومی گومرکی زەخمی لە سەریاندانە ئامانجیەوە بۆ ئەم کۆمپانیایە بەرێتە ئەمریکا. لە هەمان کاتە تۆ لە فۆکسواگن پۆرشیشت نەمەکە بازاری هەبێتن. لە 2030 سەیری کرد کۆمپانیای فۆکسواگن نێزیکەی 50,000 کارمەندی خۆی دەرەکاتن ئەبێ دەریان بکاتن تەواو پێی ناکرێتن. جگەلەوەی ڕسومی گومرکی ئەمریکا کە زەختی لەم کۆمپانیایە کرد تایبەتی فۆکسواگن بازاری چین ئەو منافەسە دڕندەی کە لە بازاری چینەوە بە سیارە هاتە مەیدانەوە ئەم کۆمپانیایی زۆر دواخست. لەبەرەوە ئێستاکە لەگەڵ قوبە حەدیدیە بەسە ئیتر فۆکسواگن دروست ناکەم ئەکەومە موشک ئەوە بۆ ئەو ئەرباحی زیاتریە تایبەتی جیهان هەمووی بەرەو شەڕڕوە شەڕ لە هەموو شوێنێ هەیە لە ئوکرانیا هەیە سە لە ئێران هەیە ڕنگ بێ لە ئەفریقیا جارێتتر دابگرسێتەوە ڕنگ بێ لە تایوان لە 27 دابگرسێتەوە ئەو کاتە من فرۆشترم باشترە بێت و مەبیعاتم و هەتوانێت کۆمپانیاکە بەرز بێتەوە جارێکیکە و زەرارانە نەکە بۆیە ئەمە ئەیکەن.